ژیان ئازادی ژیان ئازادی ئەمڕۆ لە شاری سلێمانیەوە و لە کەرکووکەوە لە بەشێک لە شارەکانی ترەوە نوێنەرایەتی کۆمەڵێک ڕێکخرا و پارتی سیاسی و کەسایەتی و چالاکوان و ڕۆشنبیران بە شێوەیەکی ڕێپێوان هاتینە شاری هەڵەبجەوە بە تایبەت ناو منۆمنتی هەڵەبجە وەکو ڕەمزێک کە هەڵەبجە پایتەختی قوربانیدان و بە تایبەتی بەچەکی کیمیاویە. لە ئێستەیشا دەوڵەتی داگیرکاری تورکیا جارێکی ترماوەی ساڵێکە و بە تایبەتی لە مانگی ڕابردوودا هێزەکانی پاراستنی گەل پەیامێکیان بڵاو کردەوە ئامارێکیان بڵاو کردەوە کە تایدا 17 گەریلای ئازادی خواز بەچەکی کیمیاوی شەهید بووە و یەکێک لەوانش ژنێکی گەریلا بوو کە خەڵکی شاری سلێمانی بوو. ئێمە وەکو هەڵوێ زەربڕینێک بە جلیس پێوە وەکو ڕەمزێک بەڕوبەڕووبەرنەوەی بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیاوی و ئەتۆمی کە ئێستا بەداخەوە ئەردۆغان هاوشێوەی سەدام حوسێن کە 34 ساڵ بەر لە ئێستا سەدام حوسێن گەلی ئێمەی کۆمەڵکوش کرد لە شاری هەڵەبجەدا جارێکی تر لە چیاکانی کوردستان ئازادی خوازانی ئێمە بەرهێرشی کیمیاوی دەوڵەتی فاشستی ئەردۆغان ئەبنەوە و ئەمە تەنها قوربانیدانی گەریلە ئازادی خوازەکان نیە بەڵکو ئەمە بەهێرشێک بۆ سەر ژینگە و سروشتی هەرێمی کوردستانە بینین بۆ ژەهراویکردنی هەوا و هەناسە و ئۆکسجینی نەوەکانی داهاتووشمانە. یعنی ئێمە زانین کە 34 ساڵی ئەپەڕێ بەسەر کۆمەڵکوژی کیمیایی هەڵەبجەدا بەڵام هەتا ئێستا ئاسەوار و کاریگەری ئەو کیمیاییە لەسەر تاک بە تاکوونەوەکانی دیکەی هەڵەبجەییدا ماوەتەوە. بۆیە ئامانجی ئێمە پێشگرتنە بە بەکارهێنانی چەکی کیمیایی و داوخوازیمان هەبوو لێرە یاداشتێکمان هەیە و کارەکەین بۆ ئەوەی لیژنەی تایبەتمەند دروست بکرێ و ئەو لیژنانە بتوانن هەموو ئەو شوێنانەی کە ئاڕاستەی ئەم یاداشتەی بۆ کراوە وەکو لە سەرەتا یاداشتەکەی لێرە ئاماژەی پێکرا ئەم یاداشتیان پێ بگەێنرێت و بە دوواداچوون بکرێت بۆ جێبەجێکردنی هەموو قونسڵخانەی وڵاتان لە عێراق و هەرێمی کوردستان سەرۆکایەتیەکانی عێراق و هەرێمی کوردستان دەستگاکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی UN لە عێراق و هەرێمی کوردستان و هەتا دوایی تەنانەت دادگای لا هایداوامان کردووەکە ئەردۆغان و بڕیاردەرانی بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن دەوڵەتی تورکیاوە ڕوبەڕووی لێکۆڵینەوە و لێپرسینەوە سزادان ببنەوە. ئێمە لە هەڵەبجەی برینداری چەکی کیمیاوی دەستی سەدام حوسێنی دیکتاتۆر و ڕژێمە فاشیستەکەین کە 35 ساڵ بەر لە ئێستا لەگەڵ بالیسان و سێوسێنان و دواتیش سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانی کیمیاباران کرد. بۆ ئەوەی لێرەوە پەیامی خۆمان بدەین بە ئێوە هەموو جیهان کە ماوەی نزیکەی 7 مانگە دەوڵەتی تورکیا بە بڕیاری خودی ڕەجەب تەیب ئەردۆغان هەموو یاساکانی جەنگ و پێوانە ئەخلاقیەکانی پێشێل کردووە. دەیان جۆری چەکی کیمیاوی و فسفۆر و کۆمەڵکوژ و بۆمبی ئەتۆمی تەکتیکی بەکارهێناوە کە بە پێی یاسانی و دەوڵەتەکان قەدەغە کراوە. هەموو ئەمانە بە بەڵگە دیکۆمنت کرا و هاوپێچی ئەم یاداشتە دەخینە بەردەستان. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا 17 لە کچان و کوڕانی ئازادی خوازی کوردستان شەهید بوون بە چەکی کیمیاوی دەوڵەتی تورکیا. یەکێک لەوانە شەهید پەیام عومەر خەڵکی سلێمانی بوو. ئەوەش جینۆسایدێکی ئاشکرای و بەرامبەر بە ژینگە و پاکتاوی گەلەکەمان. بەڕێزان، ئەم هێرشانە تەنها هێرشی سەر نارەکانی تورکیا نییە بەڵکو هێرشیشە بۆ سەر ئەوە تەواوی زیندەوەران و تێکچوونی سروشت و ژینگەی ناوچەکە. هەتا ئێستا شاوڵاتیانی هەڵەبجە و دەوروبەری بەدەست کاریگەریەکانی چەکی کیمیاوی دەناڵێنن کە 35 ساڵ تێدەپەڕێ بەسەرێدا. ئەم هێرشە درەندانەیە هەناسەی نەوەکانی داهاتووشمان ژەهراوی دەکات. لێتان ناشێڕینەوە بە سەرسام و سەرمان سوڕ دەمێنێت لە بێدەنگی و بێهەڵوێستی ئێوە بە ناو مافی مرۆڤی جیهانی. لا كيميائي لا خردل لا اشكالي هزيكل امزل سبيكان لباي امر اسمانه